کوڕە موژدەت لێبێت موژدە ئەگەر یەکێک لەو پێنج خەوت بینی موژدەت لێبێ بە چوار شتی زۆر گەورە و گرنگ بۆ ژیانت بە ئیزنی خوای پەروەردگار. یەکەمیان موژدەت لێبێ بەکرانەوەی دەرگای خێر، دووەمیان موژدەت لێبێت بە نەمانی خەم و خەفەت و گیر و گرفتەکانی ژیان بە ئیزنی خوای گەورە. سێمیان موژدەت لێبێ بەدەستکەوتنی ڕزق و ڕۆزی و گیرابوونی دوعاکانت. چوارەمیان موژدەت لێبێت بە هاتنەدی ئاواتەکان و هیوایەتەکان و ئەو پلان و بەرنامەی کە هاتە لە ژیانتدا بە ئیزنی خوای پەروەردگار. جاوەرە بە یەکەوە با گوێ لە لێکدانەوەی ئەو پێنج خەوە بگرین، بەڵام بەر لەوەی کە دەست پێ بکەین ئەگەر تا ئێستا یوتیوبەکەمانت سەبسکرایب نەکردووە سەبسکرایبی یوتیوبەکەمان کە بۆ ئەوەی تۆ یەکەم کەس بی کە ڤیدیۆکان ئێمەت پێ دەگات، چونکە دڵنیا بە ئێمە ڕۆژانە زانیاری و ڤیدیۆی بەسوود بۆ تۆ دەنێرین. خەوی یەکەمیان ئەگەر لە خەوتدا ڕووبارێکی شلوێت بینی یاخود ئاوێکی شلوێت بینی لە ناکاو بینیت ڕووبارەکە ڕووناک بۆیەوە، وەکو ئەو ئاوە سپی و جوان و ساف بوو ڕووناک بۆیەوە. یاخود ئەگەر ئاوێکی ئاوەها ڕووناکت بینی ئاوێکی ساف و سپی و سازگارت بینی لە خەوتدا ئەو چوار موژدەیەت بۆ هەیە. خەوی دووەمیان ئەگەر لە خەوتدا مانگ و ڕۆژت بینی بە ڕووناکی و سافی و ئاسمانت بە ساماڵی و سافی و جوانی و ڕێک و پێکی بینی. خەوی سێیەمیان ئەگەر لە خەوتدا بینیت لە مەکەی پیرۆز لە دەوری ماڵی خوای پەروەردگار و لە دەوری بەردەڕەشەکە و دەوری کەعبە دەسوڕێەوە یاخود نوێژ دەکەی یاخود دوعا دەکەی ئەو چوار موژدەت بۆ هەیە بە ئیزنی خوای پەروەردگار. خەوی چوارەمیان ئەگەر لە خەوت داوات زانی ئاوێکی سپی و ساف و سازگار ئاوا هەڵدەقوڵی دەهاتە دەرەوە چ لە زەوی بێتە دەرەوە یاخود لە شاخ و بەرزاییەک ئاوەکە ببینی بێتە خوارەوە ئەو چوار موژدەیەت بۆ هەیە لە کاتی بینینی ئەو خەوەشدا. خەوی پێنجەمیان ئەگەر لە خەوت داوات زانی بارانێکی نەرم و جوان و هێواش و بێزیان دەبارێت لە کاتی ئەو باران بارینەدا هیچ زیانێکی نییە، بارانێکی جوان دەبارێت نەرم و جوان ئەگەر بە خوڕش ببارێ زەرەر و زیانی نییە. ئەگەر یەکێک لەو پێنج خەوت بینی حەمد و سەنای خوای پەروەردگار بکە، خوای گەورە موژدەیەکی نیشان داوی بۆ کەسێکی بگێڕەوە کە علم و زانست و زانیاری هەوێ بە خەو و کەسێکی متمانە پێکراو بێت و کەسێک بێ حەسادەتی پێت نەبێت. حەمد و سەنای خوای پەروەردگار بکە، موژدەیەکە لە خوای پەروەردگارەوە بۆت هاتووە. هیوام هەر ساغ و سەلامەتی هەموو لایەکتانە، هەر خەونی خۆش ببینن، خوای پەروەردگار هەموو لایەک بپارێزێ لە ناخۆشی و ناڕەحەتی و دەرد و بەڵا و گرفت و هەروەها ناخۆشی و مەشاکیل و کێشەکانی ژیان. والسلام عليكم ورحمة الله وبركاته.